ئەو هەموو تعلیماتانە چین کە هەفتانەیە خۆت ماگانە دەدرێن ئێستا لای خەڵک بۆ وتیان ئێمە وای لێ هاتووە نازانین تعلیماتەکان لە بەرەوەی ئەوەندە زۆر دەدرێن هەفتانە ماگانە ئەوە دوورە لە ڕاستیەوە بۆیە من ئەتوانە بڵێم کاتێک کە تعلیمات دەدرێت ئێمە چەند فەقەرێکی یاساییمان هەیەکە و حەقێکی طبیعی خۆشمانەوە لە ئەتوانە بڵێن لە تەواوی دنیاش هەر بەم پێوەرە ئەتوانین تۆ ئیقامەتە تۆ بڕیارە دەی کەسێک لە دەرەوەی عێراق بێت هەرێمی کوردستان نیشتەجێ بێ مافی هەبێت لێرە وەک هاوڵاتیانی کورد نیشتەجێ بێ کارە بازرگانەکانی خۆی بکە ئیشەکانی خۆی بکە بۆیە لەو کاتە ئێمە بەپێی ئەو یاسانە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانەکەین دەبێت ئەو شوێنەی کە ئیشی لێکات بزانین بۆ چ مەبەستێک هاتووە ئیشەکەی چی ئیشێک دەکات وە لە ڕووی تەندروستیەوە کەسێکی سالم بێت لە ڕووی ئەمنیەوە ئایا محکوم نەبێت لە دادگاکانی هەرێمی کوردستان یا لە شورتەی نێودوڵەتی ئەنتەرپۆلەوە بۆیە کە ئەمانە حەقێکی طبیعی خۆمانە بۆیە ئێمە کاتێک بڕیار ئەدەین کەسێک لە هەرێمی کوردستان نیشتەجێ بێت لە هەموو ڕوویەکەوە دڵنیابین لەوەی کە بۆ مەبەستی چی هاتوتە هەرێمی کوردستان و کە حەقێکی طبیعی خۆشمانە چونکە ئێمە لایەنێکمان ئەگەر لایەنی ئیداری بێت و خزمەتکردنی هاوڵاتیەکان بین لایەنێکشمان ئەوەیە کە بتوانین خزمەتی هەرێمی کوردستان کەین دووری خینەوە لە کێشەی نەخوازرا و لە خەتەری سەحی لە خەتەری ئەمنی لەوانە بۆیە ئێمە حەقێکی طبیعی خۆمان بووە کە ئەوە بکەین و ئەو مەلەفەش کە بە وردی ئەکرێتەوە پێش هەموو کەس بۆ سەلامەتی هاوڵاتیەکەیە یعنی کەسێک لێرە نیشتەجێ خوا نەخواستە ژیانی لە هەر نەوعێکا بێت ئێمە لێبەرپرسیارین لەوەی کە ئەمنێتی لە هەرێمی کوردستان بێ بۆیە کاتێک کە تۆ ئەم لایەنە نە هەمووی بەڕێکوپێکی ڕەچاوەکەی بۆ سەلامەتی هاوڵاتیەکان خۆیانە گلەی لە زۆری ڕسومات دەکرێت ینی هاوڵاتیان دەڵێن ڕسومات زۆرە ئێستا ئایا چۆنە ڕسومات دەکرێت زیاتر ڕۆمەکەیتەوە ئەو ڕسوماتە بە پێی وەزارەتی دارایی و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە بۆیە کاتێک کە ئێمە فەرمانێک بۆ ئێمە دێت ئەو ڕسوماتی کە دیاری ئەکرێ ئێمە مافی ئەومان نییە ئەو ڕسوماتە ببەخشین چونکە لەبەرەوەی بە پێی یاسا دیاری کراوە و لە هەموو وڵاتێکیش حەقێکی طبیعیە لە کاتی ئیقامەوەرگرتن ڕسوماتی دخولی هەیە ڕسوماتی ئیقامەوەرگرتنی هەیە بۆیە ئەوەی کە ئێمە کردومانە لە چوارچێوەی یاسایە کردومانە و بۆیە ئێمە ڕسوماتی کە وەرمانگرتووە وەک شەرعەتێکی هەرێمی کوردستان وەرمانگرتووە دەتوانیت بە دیاریکراوی پێم بڵێ کێن ئەو کەسانەی کە دیپۆر دەکرێنەوە ئەو کەسانی کە دیپۆر دەکرێنەوە ئەو کەسانن کە لە دادگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کێشەیەکیان هەبێ و دۆسیەکەیان یەکلایی کرد بێتەوە بڕیار درابێتەوەی کە دیپۆرتکرێنەوە یا ئەو کەسانی کە لە ڕووی سەحیەوە کەسێکی گونجاو نەبێت لە هەرێمی کوردستان و یا ئەو کەسانەی کە ئەتوانم بڵێم ئەم کێشانەی هەبێت ئەو کاتە بێ بگەڕێتەوە وڵاتی خۆی هاوڵاتیانی ئەو وڵاتانەی کە دێن بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئیقامەیان بەغدا بێ دەتوان لە هەرێمی کوردستاندا بمێنەوە ئەمە کێشەیەک بوو ئێمە بە راپۆرت سەری خۆمان لێ ئاگادار کردێتەوە خۆتەزانی بۆ فترەیەک فڕۆکەخانەی هەولێری نێودوڵەتی داخرا لەبەر چەند ئەسبابێکی سیاسی کە بۆ ماوەیەک داخرا بۆیە ئەو منەظەمات و ڕێکخرا و ئەو خەڵکانەی کە بۆ پشتبەستن بە هاتوچووەکانیان کە بێنە هەرێمی کوردستان دەبوایە ئەو کاتە لە ڕێی بەغداوە هاتنایەتە هەرێمی کوردستان ئەوان هەمویان لەوێ ئیقامەکانیان لە بەغدا وەرگرتووە بۆیە دوای کردنەوەی فڕۆکەخانەی هەولێری نێودوڵەتی و ئێستا خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئەو کاتی کە فڕۆکەخانە داخرا ئێستا ڕەحلاتمان زۆر لەو کاتە زیاتر بووە بۆیە الحەمدوللیلا خۆشتان بە ڕۆژانە ئەیبینن کە هاوڵاتێکی زۆر و لە هەرێمی کوردستان دەکات و الحەمدوللیلا لە دوای شەڕی داعش و ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئێمە لە 4 مانگی ڕابردووە ئەتوانم بڵێم ئامارەکان بە شێوەیەکی تەساعودی زۆر جوان بەرز بۆتەوە و ئەمە دڵخۆشە کە بۆی خەڵکێک زۆر زیاتر ڕوو لە هەرێمی کوردستانەکە بۆیە ئەو کاتانی ئەو خەڵکانی کە لە بەغدا ئیقامەیان وەرگرتووە بە شێوازێکی مەجبوری ینی ئەو کات مەجبور بوون بەوەی کە وەری بگرن ئێستا لێرە کە لە هەرێمی کوردستان لە هەولێر یا لە سلێمانیا لە دووهۆک شەریکاتی هەیە و بە شێوەیەکی ڕسمی دێرەیە ئەو کات دەتوانێت دۆسیەکانیان نەقلی هەرێمی کوردستان بکەن و شێوازە یاسایەکی خۆی وەربگرێتەوە دو پرسیارم هاوڵاتیەک ئەگەر ئیقامەی سلێمانی بێ دەتوانێت لە هەولێر بمێنێتەوە بەپێی یاسا هەر کەسێک لە هەر محافظەیەک لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە دووهۆک بێ یا لە شوێنێکی تری عێراق بێت ئەگەر بێوێ هاتوچوو بکات طبیعیە لە هەر شوێنێک ئەتوانێت هاتوچوو خۆی بە طبیعی بکات بەڵام بۆ ئەوەی کە بێوێ بە ماڵ یا بە کۆمپانیا بە شەریکە بەڕسمی لە هەر محافظەیەک بمێنێتەوە ئەکرێ و کاتە داوای نەقل دۆسیە بکات لە جێگەیەک بۆ ئەو شوێنەی کە بە بەردەوام تیا نیشتەجێ بە ماڵ یا بە شەریکە نەقل دۆسی بۆ کریە و ئەمە ڕۆژانە لە هەموو پارێزگاکان ئەمە ڕوەدا و ئیشێکی یاساییمان هەیە بۆش مافپەروەر ئەمیت یادگار ئەنوەر بەڕێوەبەر نشینگەی پارێزگای هەولێر زۆر سپاس بۆ بەڕێستان